بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم خۆشحاڵم کە لە ئاڵلقەیەکی نوێ لە بەرنامەی نووسین و یادەوەری بە خزمەت هەوەی خۆشەویست گەشتمەوە ئاڵلقەی ژمارە 81. خۆشەویستان هێشتا لەسەر کتێبی جەژن و یاد و بۆنەکان و هەڵسەنگاندنەکەین. هێشتا کتێبەکە ئەو ناوڕۆکی کە هەڵی گرتووە قسە و باسێکی زۆر بە دوای خوای هێنێ بۆیە بەدڵنیایە و چەند ئاڵلقەیەکی دیکەش بۆ ئەم کتێبە تەرخانەکەین بۆ ئەوەی کە بتوانین ئەو بابەتە گرنگانەی کە پێویستن قسەیان لەسەر بکرێ و ڕوونکردنەوەیان لەبارەوە بدرێ لەگەڵ جەنابی مامۆستا عەلی باپیر شرۆڤەیانەکەین. مامۆستا جارێککە بەخێر بێت و سوپاس دەکەین. سوپاس کاک پەیوەند توش بەخێر بێ خۆت و هاوکارانت. مامۆستا گەشتینە بنەمای شەشەم لە بنەمای شەشەمە هاتووە شتی ڕەوا بەهۆی هەڵە بەکارهێنان و خراپ لەگەڵ کەوتنی حکومە ئەسڵەکەی ناگۆڕێ. جا جەنابەت ئەنووسی لەم بابەت هەیە سەبارەت بە ئەم بنەمایە ئەنووسیت لەو بارەیەوە جەنابەت دەفەرمووی ئێمەش پێویستە هەروە بکەین هەمیشە کای ناحەق و دانی حەقی قسە و کردەوان بە تەرازوو پێوەری شەریعەت لێکجا بکەینەوە. ئەمە کاکڵی بە ئەو بڵێن ئەم بنەمایە. ئێستا ئێمە ژەمانەوێ بە پێی شەریعەت بە پێی ئەو بنەمانەی کە جەنابەت ئەڵێ ئەم بابەتە یەکلایکەینەوە دەڵێن باشە ئەم بابەتە گرنجەکەی لە چیایە و تۆ لێرە مەبەستت چییە؟ الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين خصوصا سيدهم وإمامهم وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. كاك پەیوەند دیار ئەم بنەمای شەشەمە هەروە بیر بینەران و بیسەرانی بەڕێزی بێنینەوە هەروەها وەبیر خوێنەرانیش ئەم کتێبە خۆی لە سێ بەشی سەرەکی پێکاتوە. بەشی یەکەم دەبنەمام هێناوە جار ئێمە لە بنەمای شەشەمین لە بەشی یەکەم دوای بنەماکانی کەش دیارە قسە لێ دەکەین. بەشی دووهەم تەرخانم کردو بۆ هەڵوەشاندنەوەی و هەڵسەنگاندنی قسەی ئەوانەی کە یاد و بۆن و جەژنەکان لە بازنەی عیبادەتدا دادەنێن و بەشی سێمیشم تەرخان کردو بۆ باسکردن باسوخوات لەبارەی نەورۆزەوە. ئەم بنەمایە بنەمای شەشەم کە گوتومانە نابێ بەهۆی تێکەڵبوونی شتێکی ناڕەوا لەگەڵ شتێکی ڕەوادا ئەو شتە ڕەوایە قەدەغە بکرێ یان نیشانی پرسیاری بخرێتە سەر بەڵکو دەبێت کاو کا لەگەڵ دانی کای ناحەق و دانی حەقان دەڵە کاودان کابرا کە خەرمان سوور دەکا شەنە تێ هەڵدەدا لە خەرمانێ و هەڵی داوێ ئەگە بای بێ بۆی کە بایەکە کایەکە بەرێ و دانەکە بمێنێتەوە. جا دەبێت کاو دانی هەر بابەتێک بە تەرازووی و پێوەری شەریعەت لێک جیا بکەینەوە نەک بەهۆی کەوتنەگەڵی ناحەق کە کەوتوتە گەڵ حەقەکەشی پێوە فڕێدەین یاخود ناحەقەکەش بە حەقەکەەوە قبوڵکەین بەڵکو دەبێت ناحەقەکە لەوێ دانین حەقەکەش لەوێ بێ کا لە شوێنی خۆی کە دوایی دەبێتە ئاڵف بۆ ئاژەڵ دانیش لە شوێنی خۆی کە دەبێتە خۆراک بۆ مرۆڤ. جا لێرە کاک پەیوەند ئەمە زۆر ڕەهەندی هەن بۆ وێنە ئێمە لەمە دوا بەرەو کەشی بەهار دەچین هەڵک دەچێ بۆ دەشت و دەر گەشتە بەهارە دەکەن دەچن بۆ دەر هەوای باڵی خوان دەدەن چوونە گەشت و دەر و پیاسەکردن و سەیرانکردن و چوونە دەر ئەو بەتەکید لە بازنەی هەڵسو و کەوتەکاندایە ئەوە شتێکی ڕەوایە. ئەگەر کەسێک لە پەنای گەشتە بەهارەدا لە پەنای چوونە دەردا بچێ بۆ وێنە بچێ لەو دەشت و دەرە شەراب بخواتەوە یا کردەوەیەکی حەرام بکە ئەوە شەراب خواردنەوەکە یا کردەوە قەدەغەکەی ماڵی قەڵب و سەر بە خاوەنیەتی
بەڵام ئەوە بەهۆی ئەوە گەشتە بەهارە قەدەغە ناکرێ یا کەسێ زەماوەند دەکا هاوسەرگیری دەکا یعنی پیاوان شایی دەکەن ئافرەتان لێ شایی دەکەن بخوان بەجیا خۆشی دەردەبڕن بێگومان زەماوەندکردن و هاوسەرگیری یەکێکە لەو عادەتە لەو نەرێتانەی کە لەگەڵ مێژووی بەشەردا هاتووە بەبێ ئەوەش وەچەی بەشەر بەردەوام نابێ کەواتە بەلای کەمەوە شتێکی ڕەوایە و بۆ هەندێک کەس دەبێتە پەسەند بۆ هەندێک کەشیش بە تاکید دەبێتە واجبیش ئەگەر هاوسەرگیری نەکاتوشی حەرام ببێ هاوسەرگیری لەو بابەتانەی کە پێنج حوکمەکانی بەسەردا دەچەسپن ئەگەر کەسێکیش بزانێ هاوسەرگیریەکەی بۆ بەڕێوە ناچێ بە پێی شەریعەت ئەو کاتە بە ئەندازەی ئەو پێوابوونەی حکمەکەی دەگۆڕێ یا من نەبێتە ناپەسەند یان نەبێتە قەدەغە و حەرام جا ئەگەر کەسێک لە پەنای زەماوەند و هاوسەرگیریدا بچێ ڕەشبەڵەک بکە ئێدەڵێ ڕەشبەڵەکەکە ماڵی قەڵبە و سەر بە خاوەنیەتی بەڵام بەهۆی ئەو هاوسەرگیری قەدەغە ناکرێ یا بۆ وێنە ڕاوکردن ڕاو بۆ خۆی شتێکی ڕەوایە بەڵام کەسێک بچێ دڕندەیەک ڕاو بکە کە گۆشتەکەی قەدەغە بێ بۆ وێنە لاشخۆر خەرتەل و داڵاش و ئەوانە یاخود باز ئەوانە کە گۆشتەکەیان قەدەغەیە ئەو کاتە دەڵێن ئەوە شێوەی ڕاوکردنەکەی قەدەغە بووە بەڵام لە ئەسڵدا ڕاوکردن بەهۆی ئەوە قەدەغە نابێت جا ئەمە وەکو گوتم زۆر ڕەهەندی هەیە یا کەسێک جۆرە کاسبیەک دەکات زۆرە سەودا و مامەڵەیەک دەکات بەڵام دەچێت غەش و فێڵی تێدا دەکات ئەو کاتە غەش و فێڵەکە حەرامە بەڵام بەهۆی ئەو غەش و فێڵی ئەوە ئەسڵی کاسبی و بازرگانیەکە قەدەغە نابێت لە ئەسڵدا ڕەوایە ئەوەندە ناڕەوایە کەوتۆ تەگەڵی دەبێ فڕی دەین تەمان ئەمە زۆر دقی قورئان و سونەت دەیگەێنن بۆ وێنە خوای متعال لە سوورەتی ئالی عیمراندا ڕوو لە خاوەن کتێبەکان دەکات دەفەرمێ یا ئەهل الکیتابی لیمە تەلبیسون الحەق بالباطل ئەی خاوەن کتێبەکان بۆچی حەق لەگەڵ بەتاڵدا لەگەڵ ناحەقدا ئاوێتە دەکەن و تێکەڵ دەکەن واتە تۆزێ حەقتان پێ بەڵام لەگەڵ باڵتیلێکی زۆردا تێکەڵی دەکەن کەواتە جاری تۆ حەقت پێیە بەڵام لەگەڵ بەتاڵدا تێکەڵی دەکەی هەروەها دەڵێ ڕۆژێک لە صحیح بوخاریدا تۆ ڕۆژێک پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم وتاری دەدا پیاوێکی بینی خەڵکێکی بینی کۆ بووبەوە ئەویش فەرمی بۆ کۆبوونەتەوە گوتیان ئەوە ئەبوو ئیسرائیلە پیاوێک دیارە لە هاوڵان نەزری کردووە بە ڕۆژوو بێ لەبەر خۆرە تاو دابنیشێ نەچێتە سێبەر قسەش نەکا بە پێوەش بێت داش نەنیشێ ئەویش فەرمانی پێ بکەن پێ بڵێن بە دابنیشێ قسەش بکە ڕۆژەکەشی تەواوکە بێتە سێبەرش جا کەواتە ئەو شتانەی کە قەڵب بوون خراپ بوون لێ ڕەفز کردوون کە بریتی بۆ لەوە کە بە پێوە بێ وەدانەنیشێ لەبەر هەتاو بێ و نەچێتە سێبەر قسەش نەکا ئەم سێ ماڵی قەڵبن و سەر بە ئەبوو ئیسرائیلن دووەکەی دی کە بریتێ لە ڕۆژوگرتنەکە فەرمووی پێ بڵن با ڕۆژەکەی تەواوکە و بە قسەش بکات و ئەوانە کەواتە هەمیشە شەریعەت ئەو شتانە کە مرۆڤ تیاندا تووشی ناحەقی دێ ناحەقیەکان ڕەت دەکاتەوە نەک بە ناحەقیەکان و حەقیەکەشی ڕەتکاتەوە کەواتە مامۆستا ببوورە حەڵاڵی خوای پەروەردگار مباحی خوای پەروەردگار بە هەڵا یاخود بە حرامی ئینسان نابێ بە حرام یا بە خراپەی ئینسان نابێ بە ئاجا لە هەموو ڕۆکانەوە لە خواردن و خواردنەواندا لە بەرگ و پۆشاکاندا لە هەڵس و کەوتاندا لە هەموو جموجۆڵ و چالاکیەکاندا ئەوەی کە ڕەوایە ئەوەش کە ناڕەوایە جا ئەگەر ئەو ڕەوایە ناڕەوایەکی لەگەڵ تێکەڵکرا دەبێت تۆ ناڕەواکەی لێ دەربێنی فڕی دەی لەوێ لایدانەی ئەوەی کە دەشمێنێتەوە ڕەوایەکە و چۆن پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم ئاوای کردووە لەگەڵ ئەبوو ئیسرائیلدا کە لە صاحب بوخاری داهاتووە فەرمی پێ بڵێن بە ڕۆژەکەی تەواو کا و با داش بنیشێ و قسەش بکە کەواتە ئەوەی دیکە کە
هەر بە پێوە بێ و لەبەر خۆرەتاوە بێ و قسە نەکا هەرسییان ناشەرعین چونکە تعبد بۆ خوا سبحانه وتعالى خوا نقطەی تێدا خستۆتە سەر پیت نابێت هەر لە خۆ شتێک دابین وڵاو عیبادەت دەکەم بۆ خوا نا بۆ پێشترش گوتومانە خوا پەرستی خوا نقطەی تێدا خستۆتە سەر پیت ئەوەی کە بە خواپەرستی و عیبادەتی دانە نابێ بە عیبادەت لە قەڵەم نادرێ بەڵام هەڵس و کەوتەکان شەریعەت بە بۆشتی بەجێهێشتوون هەمویان ڕەوان جگەلەوەی کە شەریعەت قەدەغەی کردبێ باش مامۆستا ئەگەر بچینە سەر بنەمای حوتەم کە بنەماکی زۆر گرنگە جنابەت بەم شێوە هێناوتە نیاز و مەبەست حکمی هەڵس و کەوتەکان نەگۆڕێ ئەمە پەیوەندی بە نێتی ئینسانەوە هەیە ئێمە ئازانی کە نێتیش بۆ خۆی لە بواری شەرع و لە ئیسلامەتیە بۆ خۆی بنەمایکی زۆر زۆر گرنگە وە کردەوەی ئینسان لەسەر ئەم بنەمایە وەستاوە با بزانین نیاز و مەبەستەکان یاخود نێتی ئینسان چ کاریگەریەکی لەسەر کردەوەی ئینسان هەیە جارێ نیەت بە کوردی بە نیاز و بە مەبەست مانا دەکرێت ئەو نیازە ئەو مەبەستە کە لە دڵی تۆدا هەیە و پاڵت پێوە دەنێ ئەو کارە ئەنجام دێ جا ئەمە بۆیە پێناسەم کرد چونکە زۆربەی خەڵک لە نێتهێنانی نوێژدا لە نێتهێنانی دەستنوێژدا خۆشۆردندا ڕۆژوگرتندا کە ئێمە دوای مانجێک و 4-5 ڕۆژێکە دەکەین و مانجی مەبارەکی ڕەمەزانی ئەم ساڵۆگە تەمەن باقی بێ ئەوە لە زۆر شتی دیکەدا لە نیەتهێنانەکەیدا بە هەڵەدا دەچێت زانایان و فوقەها و شەرعزانان دەڵێن نیەت بریتێلەوە کە لە دڵ و دەرووندا هەیە و مەحەلوها القەلب و شوێنی نیەت نێو دڵە کەواتە شوێنی نیەت سەرزمان نییە تا بڵێ نیەتم هەیە دەکەم نوێژی نێوڕۆ 4 کات بەرەو قیبلە و ئەوە بۆ خوای پەروەردگار و لەگەڵ ئەو ئیمامە و ئاوە هەروەها ڕۆژوگرتن هەروەها هەموو پەرسشەکانی دی زانایان یەک شت هەڵداوێرن لەوەدا کە دەبێ دەنگی لێ بهێندرێ گۆ بکرێ گۆ تەلافوزی پێ بکرێ ئەویش نیەتی حەج و عومرەیە لەبەیک اللهم حەجەن لەبەیک اللهم عومرەتەن یا لەبەیک اللهم حەجەن و عومرەتەن ئەمە شەرعزانان باسییان کردو کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمەی هەڵاواردووە بەڵام ئەویدی تۆ دەستنوێژ دەگری دەبێ هەندێکی دەرونی هەبێ تۆ دەستی دەستنوێژ دەگری ئیدی پێویست ناکە بڵێ نێتم هەیە دەستنوێژ دەگرم 100 جار بڵێ نێتم هەیە دەستنوێژ دەگرم نێتم هەیە خۆم دەشۆم نێتم هەیە نوێژ دەکەم نێتم هەیە ڕۆژوو دەگرم ئەگەر لە دڵت دانەبێ هیچ نییە ئەگەر لە دڵت دابوو پێویستی بە گوتن ناکە ئەی ئەگەر کەسێک گوتی نێتم هەیە نوێژ دەکەم و نێتم هەیە ڕۆژوو دەگرم نێتم هەیە ئەوە دەڵێن شتێکی زیادەی گوتووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو فوقەها و شەرعزانان دەڵێن هەرگیز لێی نەجێڕدراوەتەوە بۆ یەکێ لەو خواپەرستیانە لێی نەجێڕدراوەتەوە فەرموو بێتی نێتم هەیە ڕۆژوو دەگرم نێتم هەیە ئەوە دەکەم نێتم هەیە ئەوە دەکەم ئەوە هەرویستم تیشکێکی بخەمە سەر بەڵام ئەگەر کەسێکی گوتیشی چکە هەندێک لە شەرعزانان گوتویانە نەوەکو خەڵک نەزانێنێت بێنێ بۆیە گوتیان ئەگەر قەیناکە گەر بیشی بێژێ بەڵام پێم وایە بێژنەکەی زیادە بە حاڵە گەر کەسێکیش بێڵە ناڵێن نێتەکەی هەڵوەشاوەتەوە بەڵام ناچێتە بواری بیدعەوە یعنی بە بیدعە حساب نییە من پێم وایە دەچێتە ئەو بازنەشەوە بەڵام من عادەتم نییە لە شتاندا مادەم هەندێک لە زانایان قسەیان لێ کردووە ئینسان زۆر سەخت گیری نەکە ئەوانیش لەبەر بەرژەوەندیان بوو ئەگەر نا ڕاستە ڕێیەکە ئەوەیە کە نیەت ئەوەیە لە دڵدایە ئەوە بەنسبەت نیەت جا پێناسەی نیەت جا ئەوەی کە جەناب باست کرد کە جاری وایە نیەت و نیاز و مەبەست حکمی کردەوەکان دەگۆڕێ ئەمە بنەمای حوتەمە ڕاستە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئینەمە الأعمال بالنیات وئینەما لكل امرئ ما نوى بەدڵنیایی هەموو کردەوەکان بە پێی نیاز و مەبەستەکانن و هەر کەسە هەر مرۆڤە بە پێی ئەوە کە نیەتی لێهێناوە نیاز و مەبەستیەتی بۆی دەنووسرێ دوایی تەفسیل دەدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێت فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله ومن كانت هجرته إلى دنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه رواه البخاري ومسلم عن عمر بن الخطاب رضي الله عنه هەر کەسێک کۆچکردنەکەی
کە لە مەکەوە کۆچیان کرد بۆ مەدینە کاتی خۆی بۆ لای خوا و پێغەمبەری خوا بێ ئەوە بەو پێ بۆی دەنووسێ واتە گەر ئەوە هاندەری بێ بچێتە ئەو منزڵگایە ئەو شوێنە کە شریعەتی خوای تێدا پیادە دەکرێت ئەوە بە پێی ئەوە بۆی دەنووسێ بەڵام هەر کەسێک نیاز و مەبەستەکەی و هاندەرەکەی کە پاڵی پێنەوە لە دەرونیەوە بۆ ئەو بێ کە بەرژەوەندێکی دنیایی بۆ دابین بێ یاخود ئافرەتێکی لەوێ پێشک بێ یا لە مەکەوە کۆچی کردوێ و ئەوی بە دوای کەوێ کە وەکو لە شەرحی ئەم فەرمودەیەدا هاتووە دەڵێ پیاوێک لە مەکەوە کۆچی کرد بۆ مەدینە ئافرەتێک لەوێ هەو بەناوی ئوم القەیس دوای ناویان لەو پیاوە نابوو مهاجر ئوم القەیس کۆچکەری ئوم القەیسە بە دوای ئوم القەیس کەوتووە بە دوای ڕەزامەندی خوا نەکەوتووە جا بەتەکید بە پێی نیەت کردەوەکان دەگۆڕێ کۆچکردن لەو کاتەدا شتێکی زۆر گەورە بۆ لە ئیسلامدا بەڵام کاتێک شتێکی زۆر گەورەیە کە بۆچی بێ بۆ لای خوا و پێغەمبەری خوا بێ بەڵام بۆ بەرژەوەندێکی دنیایی بێ یا بۆ بڵێن هاوسەرگیری لەگەڵ ئافرەتێک بێ بە پێی ئەوە بۆی دەنووسرێ جا ئەمە هەموو کایەکان دەگرێتەوە بۆ وێنە کەسێک کتێبێک دەنووسێ ئەگەر مەبەستی ئەوە بێ خەڵک بەرچاوڕوون کاتەوە لە ڕووی ئەو زانستەوە کە کتێبەکەی نووسیوە ئەو زانیاریانە کە خسووتە نێو کتێبەکەیەوە بە پێی ئەو نیەتە بۆی دەنووسێ ئەگەر مەبەستی ئەوە بێ خۆی بە خەڵک بناسێنێ قەرەباڵغی بە دەوری خۆی دروستکە بە پێی ئەوە بۆی دەنووسێ هەروەها جامە دەتوانین زۆر وێنە بێنینەوە یعنی فەرمایشتێکی پێغەمبەر بێنین صلی الله عليه وسلم کە دەفەرمێ ما من مسلمين يلتقيان فيتصافحان إلا غفر لهما قبل أن يفترقا رواه أبو داود هیچ کاتێ دوو مسلمان ناگەنە یەکدی پێکەوە تەوقە ناکەن مەگەر لیان دەبوردرێ بەر لەوەی لە یەکجابنەوە یعنیەوە لە ئەسڵدا وایە بەڵام ئێستا لە ڕۆژگاری کۆڕۆنادا خەڵک تۆقە ناکە ئەو شتێکی دیکەیە ئەوە هەڵاواردنە لەو بنەما گشتیە کەواتە تەوقەکردن لە بابی هەڵسوکەوتەکانە لە بواری هەڵسوکەوتەکاندایە ئەو تەوقەکردنە ئەگەر لە بەرخوا بێ ئەوە دەبێتە هۆی ئەوە کە خوا لێی ببوورێ گوناحیان لێ هەڵوەرێ بەڵام ئەگەر بۆ مەبەستێکی دیکە بێ بەپێی ئەو مەبەستە دەنووسرێ هەموو هەڵسوکەوتەکان هەروان بەپێی نیەت پاداشتیان دەبێ یاخود سزایان لەسەر دەبێ جاری وهەیە نیەتی باش کاک پەیوەند نیەتی باش عادەتەکان دەکا بە عیبادەت تەوقەکردن عادەتە بەڵام نیەتت ئەوە بێ مەحەبەت لەگەڵ ئەو برایەت دەربڕی خۆشەویستی و سەمیمیەتی لەگەڵدەوە لە دڵەوە تەوقەی لەگەڵ بکەی لیا لە باوەشی بگری ئەوە بەپێی ئەو نیەتە پاداشت دەبێت بە جۆرێک لە عیبادەت لە قەڵەم دەدرێت جاری واشێ نیەتی خراپ عیبادەتەکانی دەکاتەوە بە عادەت بۆ وێنە کەسێک دچی حەج دەکا بەڵام هەر بۆی ناو ناتۆری حاجی بەدواکەوێت یا بۆ وێنە کەسێک جەنگ و جیهاد دەکات لە فەرمایشتی پێغەمبەر داهاتوە عەلەیهی سەڵات وەسەلام بۆی بڵێن ئازایە ماشەڵڵا پیاوێکی ڕەشید و ئازایە یاخود کەسێک ماڵ دەبەخشێ بۆی بڵێن زۆر سەخیە هەموو ئەوانە یا کەسێک زانیاری بڵاو دەکاتەوە بۆی بڵێت چەند زانە و شارەزایە هەموو ئەوانە لە فەرمایشتی پێغەمبەر داهاتوە عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ یەکەمین کەسانێکن کە دۆزەخیان پێگەرم دەکرێت ئەگەر زانایەک زانیاریەکەی لەبەرخوا بڵاو نەکردبێتەوە تێکۆشەر و مجاهیدێک لە پێناوی خوادا خەبات و جیهاد و بەرەنگاری نەکردبێ و دەوڵەمەندێک کە لە پێناوی خوادا ماڵەکەی نەبەخشی بێ بەڵکو بۆ ڕیابازی بێ ئەوانە ئاگری دۆزەخیان پێگەرم دەکرێت بۆ چکۆ نیەتەکەیان تەواو نەبووە ئەو کردەوە چاکانەیان نەک هەر پاداشیان لەسەر وە ناگرێت لەسەریشان سزا دەدرێن بەڵام ئەگەر نیەتەکەت بۆ خوا بێ هەموو هەڵسوکەوتەکانت دەبنەوە بە عیبادەت و پاداشتیان لە بەرامبەردا دەبێت بۆ وێنە فەرمایشتێکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێک بۆ هاوڵانی دەفەرموو ئەوە سەدەقەیە ئەوە سەدەقەیە ئەوە سەدەقەیە دوای فەرمووی وەفی بوضعی ئەحەدیکم سەدەقە ئەوە لە سەحیح موسلیم داهاتوە یەکێک لە ئێوە کە دەچێت بۆ لای هاوسەری لەگەڵ هاوسەری داجوود دەبێت ئەوەش پاداشتی هەیە هاوڵان لەوە سەریان سۆڕما گوتیان ئەیەتی ئەحەدونا شەهوەتەه وەیەکون لەهو فیها ئەجڕ هیچێک لە ئێمە ئارزوی خۆی جێبەجێکە پاداشتیشی هەیە فەرمووی ئەگەر ئەو ئارزوی خۆی لە حەرامدا دابنێ گوناحی ناگاتێ گوتیان بە فەرمووی ئەگەر لە شوێنی خۆی دابێ و بۆ جێبەجێکردنی ئارزوی خۆی بێ لە حەڵاڵداوە بۆ ئەوە کە مافی هاوسەرەکەی بدا پاداشتی هەیە جا بۆیە نیەت زۆر
کاریگەری هەیە لەسەر هەڵسوکەوتەکان و ئەو شتانەی کە ڕەوان وان لێ دەکا کە ئەگەنیەتەکەت باش بێ پاداشتیان لە بەرامبەردا هەبێ و بەداخ بە پێشەوانەشەوە نیەتی خراپ کردەوە ڕەواکان ئەوە هیچ ناڕەوا دەکا بۆ وێنە کەسێک ماڵ دەبەخشێ ماڵبەخشین بۆ خۆی باشە ڕەوایە یان لە ئەسڵدا ڕەوایە بەڵام کەسێک بۆی وا بکە تاکو خەڵک مەدحوستایشی بکە ئەوە لە ڕاستی لەسەر کردەوەکەی قەرزار دەبێتەوە و عیبادەتەکانیش دەکاتەوە بەعادەت وەکو خوای پەروەردگار دەفەرمێ فوەیل للمصلین الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون سزای سەخت بۆ ئەو نوێژکەرانەی کە ڕیابازی دەکەن لە نوێژەکەیاندا لە نوێژەکەیان بێئاگان و ڕیابازی دەکەن و ئەوانەی کە دەست لە هاوکاری خەڵک دەگرنەوە یخۆ نوێژ پاداشتی لە بەرامبەردا هەیە بەڵام چونکە ئەو کەسە نیازومە بەسەکەی کە پاڵی پێوە ناوە نوێژەکەی بکە ڕیابازی بووە و لە نێوڕۆکی نوێژەکەی بێئاگا بووە لە جیاتیەوە کە پاداشتی هەبێ سزای لەسەر وەردەگرێت. مامۆستا ئەگەر بچینە سەر بنەمای هەشتم جەژن و یاد و بۆنەکان لە بازنەی هەڵسوکەوت و عادەتەکاندان چەند لاپەڕێکت تەرخان کردو بۆ قسەکردن و ڕوونکردنەوە لەسەر وشەی عید لەسەر وشەی جەژن پێت وایە ئەم بێژە یاخود ئەم دەستەواژەیە ڕاستە بۆ بە باو ئێمە بەس بۆ خۆشیەکان بەکارهێنین بەس تۆ لەوێ باسی ئەوەکەی کە عید مەرجنی هەر بەس بۆ خۆشەکان بەکاربێنە بۆ کاتێک بۆ ڕەنگە بۆ نەخۆشیش بەکاربێنە تۆ لێرە ئەگەر بتوانین مە بەسەکەمان زیاتر بکەین. کاک پەیوەند من هەموو ئەو شتانە کە دەیان نووسم بەڕاستی لێکۆڵینەوەیان پێشە لە بارەوە دەکەم. من کە بۆ وشەی عید ئەڵبەتە لێرەدا هەموویانم نەهێناوە چونکە گوتمە بە کتێبەکە وابێت کە زۆربەی خەڵک بتوانێت بیخوێنێتەوە زۆر گەورە نەبێ کاتێک دەگەڕێەوە بۆ فەڕەنگەکانی زمان بۆ وشەی عید عید وشەیەکی عەرەبیە ئەمە بە کوردی دەڵێن جەژن و جەژنەکەی کوردی و لەگەڵ جەشنی فارسی بە فارسی دەڵێن جەشن بە شین دەیڵێن ئێمە بە ژێ دەیڵێن فارسی و کوردی لە ڕیشەدا دەبنەوە بە یەک لە زمانەکانی هیند و ئوروپین جا وشەی عید بە ئەعیاد کۆ دەکرێتەوە جەژنەکان ئەگەر تەماشای فەڕەنگەکانی زمان بکەیت دەڵێ ئەلعید و مایعود عید ئەوەی کە دووبارە دەبێتەوە ئەمە هەم المعجم الوسيط المنجد و فەڕەنگەکانی دیکەی زمان ئەمانە چکە ئێستا زیاتر متەداولن ئەو دوو فەڕەنگە يعني دوو فەڕەنگی هاوچەرخن ئەگەر نە لیسان العرب و القاموس المحيط و فەڕەنگەکانی دیکەی زمانی بە هەمانشەوە دەڵێن عید هەر بۆنە و یادەوەریەکە دووبارە بێتەوە چ یاد و بۆنەوەریەکی خۆش بێ یاد و بۆنەیەکی خۆش بێ وەک ئەو ڕۆژانی کە تیاندا دڵخۆشن خەڵک تیاندا دڵخۆش بوون سەرکەوتن زاڵبوون بەسەر دوژمنێکدا بۆ دەستهێنانی دەستکەوتێکی نیشتیمانی نەتەوەیی یاخود ئەو ڕۆژانەی کە ناخۆش بوون بۆ وێنە بەنسبەت ئێمەوە یادی کیمیایی بارانی هەڵەبجە دەکرێتەوە یادی ئەنفال دەکرێتەوە یادی کۆچڕەو دەکرێتەوە ئەوانە ڕۆژانی سەخت و دژوار مەسەر ئەم گەلی ئێمە هاتوون لەم باشووری کوردستانەدا ئەوانە هەموویان پێناسەی عید دەیانگرێتەوە و ئەوە کە باوە لە نێو هەندێک لە خوێنەرە موسڵمانەکاندا کە گوای عید جەژن تەنیا جەژنی قوربان و ڕەمەزان دەگرێتەوە ئەوە لە ئەنجامی کەمزانیاریدا ئەو بیرۆکەیان بۆ دروست بووە بەڵێ لە فەرمایشتی پێغەمبەر داهاتووە صەڵی الله عەلەیه وسەلەم وەکو دوای بەتاکید پێی دەگەین کە فەرموویەتی عید الفطر و عید الأضحية أضحى أو دوانا جەژنن بەڵام هەر لە فەرمایشی پێغەمبەر داهاتووە عەلەیه الصلاة والسلام کە ڕۆژانی دیکەشی بە جەژن داناون ئەوە کە دوایی لەوانێ جەنابەت لەواری بپرسی جا عید کە وەکو گوتم بە ئەعیاد کۆ دەکرێتەوە واتە بۆنە واتە ڕۆژانێک کە خەڵک شادیان تێدا دەردەبڕێ یاخو ماتەمینیان تێدا دەردەبڕێ ئێستا بەپێی عورف و بابی ئەم ڕۆژگارە ئەگەر بڵێ
وڵا ئەوە جەژنە جەژنی چی جەژنی چیمە بەرانی هەڵەبجار پیان سیر و عەجایب دەبێت وڵا جەژنە جەژنی چی وڵا جەژنی کۆچڕە و ئێجاکەکە کۆشڕە و ملیۆن دو ملیۆن خەڵکە کە وەختی خۆی لە باشووری کوردستان دەربە دەربوو بەرە و سنوورەکانی ئێران و تورکیاش و کەی ئەوەیە بەڵام بەپێی زمانی عەرەبی بەوش هەردووچیان پیان دەگوترێت جەژن چونکە جەژن ئەوەی کە دووبارە دەبێتەوە لە بۆنەی خۆش و بۆنەی ناخۆش کەواتە مامۆستا ڕەوایە ئێمە جگە لە جەژنی ڕەمەزان و قوربان بە بۆنەی تریش بڵێن جەژن هەرگومانی تێدا نییە بەپێی زمانی عەرەبی کە وشەکە بۆ خۆی عید وشەیەکی عەرەبیە تۆ دێ بگەڕێ بۆ فەڕەنگەکانی زمانی عەرەبی بێگومان هەموو ئەو شتانی کە دووبارە دەبنەوە لە ژیانی خەڵکدا لە بۆنەی خۆش و ناخۆش و لە یادەوەری خۆش و ناخۆش وشەی عید دەیانگرێتەوە بەڵام ئەگەر بەپێ عورف و باو ئێستا جارێ بەپێ عورف و باو مانای شتێک ماناکەی فراوانە بەڵام تایبەتی دەکا بەهێندێشتەوە ئەوە بەپێ عورف و باوای لێ کردووە بۆ وێنە وشەی سەلات وشەی سەلات لە زمانی عەرەبیدا بە معنای پاڕانەوە دێت دوعا بەڵام دوایی تایبەت کراوە بە چیەوە وشەی سەلات لە قورئاندا بە مانای گشتەکەی بەکار هاتووە خی پەروەردگار دەفەرمێ كل قد علم صلاته وتسبيحه هەر کام لە دروستکراوەکان سەڵاتی خۆی و بە پاکگرتنی خۆی دەزانێت خۆ باڵندە چۆن نوێژ دەکەن لە سوورەتی نوردا باسی باڵندە و باسی دروستکراوەکانی دیکە خۆ نوێژی وەکو ئێمە ناکەنەوەن من بەس پێ پاڕانەوەی لە خوا یادکردنی خوای سوبحانه وتعالى جا هەندێک لە وشەکان لە زماندا معناکەیان فراوانترە بەڵام لە عورفدا معناکەیان تایبەت دەکرێت ئێستا ئێمە کە دەڵێن سەلات کە بە کوردی دەڵێن نوێژ چییە شەرعزانن ئەویان پێناسە کردووە ئەفعال و ئەقوال مفتتحة بالتكبير مختتمة بالتسليم نوێژ بریتێ لە چەند قسە و کردارێک بە الله ئەکبەر دەست پێ دەکەن بە سەڵاودانەوە کۆتاییان پێدێ ئەمە پێناسەی شەرعزانانە بۆ وشەی سەلات بەڵام وشەی سەلات کە لە زمانی عەرەبیدا ئەمەش دەگرێتەوە کە مەنا تایبەتیەکەی سەلاتە بەڵام چەمکواتاکەی فراوانتریش لەوە وشەی عیدیش بە هەمان شێوە جا ئێستا ئەگەر ئێمە وەکو گوتم ئەگەر بڵێ جەژنی ئەنفال خەڵک پێ سەیر و عەجایب جەژنی چیمیایی باران بەس ئەگەر بڵێ جەژنی لە دایکبوونی پێغەمبەر بۆ باشە ئەمە شتێکی دیکە ئەوە ئێمە دوایی وشەی ئاعیاد جەژنەکان دوایی پۆلێن دەکرێن بۆ سێ جۆری سەرەکی جەژنەکان پەیوەندە بە بۆچوونی من دابەش دەبن بۆ سێ جۆری سەرەکی هەڵبەتە هەر کام لەو جۆرانە جۆری دیکەیان لە ژێر باش مامۆستا با پیکەمە پرسیارێکەوە ئەگەر ئەمانە کە جەژن و بۆنە و یادەکان کە هەمویان دەکرێت دەستەواژە یاخود بێژەی جەژنیان بۆ بەکار بهێنرێت جەنابەت بۆ لە کتێبەکەی پۆلێنت کردوون مەسەلەن جەژنە ئەوانی کە ڕەهەندێکی ئاینیان هەیە جات کردوتەوە ئەوانەی ڕەهەندێکی نەتەوەی و نیشتیمانیان هەیە جات کردوتەوە ئەوانەی ڕەهەندێکی جیهانیان هەیە جات کردوتەوە مەبەست لەمە چییە؟ مەبەست لەوەیە جارێک هەر لە پێناسەی وشەی عیددا دەڵێ هەموو بریتە لە دووبارە بوونەوەی ئەو بوونە و یاد و ڕۆژانە کە خەڵکتیاندا دڵخۆش بووە یا دڵ ناخۆش بووە قازانجێکی کردووە یا زیانێکی پێکەوتووە کەواتە چ بڵێ یاد چ بڵێ بۆنە چ بڵێ جەژن جا ئەو یاد و بۆنەیە بەهۆی ڕووداوێکی ناخۆشەوە بوو بێ یا بەهۆی ڕووداوێکی خۆشەوە بوو بێ هەمووی وشەی عید کە بە کوردی دەڵێن جەژن هەمووی دەگرێتەوە جا تۆ کە تەماشای ئەو بۆنە و یادانە دەکەی بەگشتی دەبنەوە بە سێ جۆر جۆرێکیان ڕیشەیەکی دینیان هەیە جۆرێکیان ڕیشەیەکی نەتەوەی و نیشتیمانیان هەیە بۆ هەر نەتەوە و نیشتیمانێک ئێستا جەژنەکانی ئێمە وەکو گوتم یاخود یاد و بۆنەکانی ئێمە چ خۆشەکان بۆیە یەکەمین هەڵبژاردن کە کراوە لە باشووری کوردستاندا ڕۆژێکی مێژوویە بۆ ئێمە لە ساڵی 92 وانە ئەوە یاخود یادی ڕاپەڕین کە لە چەند ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا 5 ڕۆژ لەمە پێش لە 5 سێ یادی ڕاپەڕینی جەماوەریەکەی بەهاری
یاخود مانجی سێی ساڵی 1991 ڕۆژێکی مێژوێ لە مێژووی ئێمەدا کە لە دەواازەی ڕاپەڕینەوە دەستی پێکرد و دوای تەنیەوە بۆ شار و شارۆچەکانی دیکەی ئێستای هەرێمی کوردستان. ئەمە ڕۆژی خۆش بوون، بەڵام ڕۆژی ناخۆشیشمان دوای بەسەر هاتن کە دوای دژە هێرشی ڕژێم و کە کۆچڕەوی لێکەوتەوە و پێش ئەوانە مەسەلەی چیمیایی بارانکردنی هەڵەبجە و غەیری هەڵەبجەش، بەڵام لەوەی کە زۆرترین ژمارەی ئەوانەی کە بە چیمیایی باران کوژران و مردن خوا بە شەهیدی وەرگربن لە هەڵەبجە بۆیە ئەگەر ناخۆمە لە زۆر لە شوێنەکانی دیکەش چیمیایی باران هەر بووە. هەروەها پرۆسەی بەناو ئەنفال کارەسات و شتێکی زۆر گەورە بە لە مێژووی ئێمەدا لە باشووری کوردستاندا، ئەوەش بۆنەیە کە یادەکەی دووبارە دەبێتەوە. جا ئەمە جۆری دووەم واتە بۆنە نەتەوەی و نیشتیمانیەکان. بۆیە دەڵم نەتەوەی چ لە نەتەوەی کورد قەومابن چ لە هەموو ئەو پێکاتانی کە لەو نیشتیمانەدا ژیاون بە تورکمان و عەرەب و ئاسووری و یەزیدی و هەموو لایەک و هەمویان بەربەڵا بوون. هەروەها بۆنە جیهانی و پیشەیەکان ئەوە جۆری سێمە. بڵێن یاد و بۆنە جیهانیەکان ڕۆژێک دانراوە بۆ دار و درەخت و سەوزای، ڕۆژێک دانراوە بۆ بەرگریکردن لە ڕۆژنامە نووسان، ڕۆژی کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەت، ڕۆژێک بۆ منداڵان، ڕۆژێک بۆ دایک، ڕۆژێک بۆ خۆت ئاگاداری ینی بۆ هەموو ئەو چین و توێژانە کە پێویستە گرنگی زیاتریان پێ بدرێ، هەموو ئەوانە ئەوە یاد و بۆنە جیهانیەکان. بەنسبەت ئەوەی کە باست کرد یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەزانم مشتومڕێکی لەسەرە لە نێوان زانایاندا، بەڵام بەو پێناسەی کە من دەیڵێم وە زانایان گوتویانە کە ئەمە وەکو عادەتێکی نێو موسڵمانان، جا چ موسڵمانان کۆبنەوە و ئاهەنگ و خۆشی بجێڕن بەو بۆنەوە کە پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم سەروەری عالم لەو ڕۆژەدا لەدایک بووە لە 12 ڕەبیعی یەکەم کە شیعە دەڵێن لە 7 ڕەبیعی یەکەم، واتە هەفتەیەکی لە بەیندا هەیە. چ بۆنەوە بێت، چ بە بۆنەی شەوڕۆ بەرزبوونەوە ئیسرا میعراج، چ بە بۆنەی کۆچی پێغەمبەر سۆسم لە مەکەوە بۆ مەدینە کە کراوە بە سەرەتای ساڵی کۆچی، چ بە بۆنەی سەرکەوتنی موسڵمان لە جەنگی بەدردا یەوم الفورقان، چ هەموو بۆنەکانی دی کە لە ژیانی پێغەمبەردا بوون عليه الصلاة والسلام، ئەوانە یاخود هەر شتێکی دیکە کە بۆنەیەک بێتە پێشێ بۆ ئەهلی ئیسلام شەرنی هەر تایبەت بێ بە ڕۆژگاری پێغەمبەرەوە عليه الصلاة والسلام. بۆ وێنە ئەو ڕۆژە کە خەلیفە ڕاشیدەکان هەر کامیان چۆتە سەر کورسی حوکمڕانی وەکو ڕۆژی خۆش، یا ئەو ڕۆژە کە ئەو ڕۆژانە کە ئەوان کۆچیان تێدا دوایی کردووە، ئەنی ئەوانە هەمووی بۆنن، جا چ بۆنەی خۆش چ بۆنەی ناخۆش. ئەمە ڕیشەیەکی دینیان هەیە، جا بەنسبەت ئێمەی موسڵمانەوە، بەنسبەت نەسڕانیەکانەوە، بەنسبەت ژوولەکەەوە، بەنسبەت بوذاییەکانەوە، بەنسبەت خەڵکی دیکەوە، هەر کەسە چەند بۆنەیەکی هەیە کە ڕیشەیەکی دینی هەیە، یاخود ڕیشەیەکی نەتەوەی و نیشتیمانی هەیە، یا ڕیشەیەکی جیهانی و پیشەی هەیە. مامۆستا بە فرسەتی زانم بەگشتی یادوبۆنەکان و جەژنەکان بۆ ئەو سێ جۆرە دابەش دەکرێن. ڕەنگە هی باشە بێ بڵێ نەخێر دەبنە 10 جۆر، هەر کامێک لەو سێ جۆرانش کاتە چەند جۆرێک ئەوە شەر ڕێی تێدەچێت. مامۆستا حەزەکە من پرسیارە بکەم، چونکە ئەم پرسیارە پێوەستە بە ژیانی بەڕاستی تاکی ئێمەشەوە، پێویستە بە کۆمەڵگای ئێمەشەوە. ئەویش ئەوەیە کە ڕۆژێکی با بڵێن جیهانی هەیە بە ناوی سەری ساڵ. ئەم لە لای مەسیحیەکان خۆتە زانیێمە ڕەهەندێکی ئاینی هەیە، بەڵام ئێستا تەجاوەزی خۆیانی کردووە لە زۆرینێ وڵاتانی موسڵمان نشینیش ئەو سەری ساڵە تر بەن هەر ناوێکەوە بێ، لەوانەیە لە وڵاتێکەوە بە وڵاتێکی تر تعبیرەکە بگۆڕێ یاخود ناوڕۆکەکەی بگۆڕێ، بەڵام لە وڵاتی ئێمەشە موسڵمانان بەشداری تیاکەن، هەیانە بە ئاسوودەی ئەتوانە بەشداری بکەوە، هەشیان هەر ناتوانێت سەیری بڵێن ئاهەنگەکانیشی بکا پێی وایە کە ئەمە سەرلەبەری حرامە. سەبارەت بە سەری ساڵ جەنابەت بزانم ڕات چییە؟ سەری ساڵ دوو واتە دەگەیەنێ. سەری ساڵ بە واتایە کە ساڵێکمان تەواو کردو و پێمان ناوتە ساڵێکی دیکەوە، جا بەنسبەت ئێمەی موسڵمانەوە دیارە
هەم ساڵی کۆچیمان هەیە کە دیارە ساڵی کۆچیش لەو ڕۆژەوە دانراوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکەوە کۆچی کردو بۆ مەدینە، ینی مێژووی کۆچی لەوێوە بنیاتەکەی نراوە لە سەدەمی عومەری کوڕی خەتابدا خوا لێ ڕازی بێ. ئەوەمان هەیە کە ئێمە ساڵێکی کۆچیمان تەواو کردووە، بۆیە ساڵی 1442 کۆچی تەواو دەکەین، دوایی دەچینە نێو ساڵی 1443ەوە. هەروەها ئێستا زیاتر خەڵک ڕەنگە بە ساڵی زاینی کە ئەویش هیچ ناشەرعیشی تێدا نییە، چونکە بۆ ساڵی زاینیش بەوە دانراوە کە ئەو ڕۆژە کە یا ئەو ساڵەکە عیسای تێدا لەدایک بووە. عیساش سەڵات و سەلامی خوای لەسەر پێغەمبەریش پایەبەرزی خوایە و پێغەمبەری خاتم عەلەیهی سەڵات و سەلام فەرموویەتی نزیکترین پێغەمبەر لە منەوە عیسایە، چونکە لە نێوانی من و ئەودا هیچ پێغەمبەر نەبوون. ساڵی زاینیش ئەویش بە لەدایکبوونی عیسا عەلەیهی سەڵات و سەلام و لە نێو خەڵک و میلەتانی دیکەدا ساڵی دیکەش هەن، لە نێو چین و هیند و یابان و لە ئەفریقیا ئەوانش ساڵی دیکەش هەنە، هەر کەسە مێژوەکەیان بە ڕووداوێک مەسەلەن دیاری کردو ئەوانە. جا من پێم وایە کە بەو بۆنەیە کە ئەوە ساڵێکمان تەواو کرد، جا ساڵێکی کۆچی چ ساڵێکی زاینی دەچین نێو ساڵێکی دیکەوە، ئەوە دیارە لە بازنی هەڵسو و کەوتەکاندایە. واتایەکی دیکەشی هەیە کە نەسڕانیەکان وەکو جەژنێک دەیگرن کە لەو کاتەدا عیسا لەدایک بوو عەلەیهی سەڵات وسەلام. ئەوەش ئەگەر تۆ ئێمە تەماشای نێوەڕۆکەکەی دەکەین، چونکە لە هەڵسو و کەوتەکاندا ئێمە تەماشای نێوەڕۆک دەکەین، بەڵێ نەسڕانیەکان وەکو ڕەنگە بەشێک بێ لە دینەکەیان دەیکەن وانە، بەڵام بۆ ئێمە بەشێک نە لە دینی ئێمە، بەڵام بۆ ئێمە وەکو هەڵسو کەوتێک وەکو عادەتێک تەماشای دەکەین، تەماشای نێوەڕۆکەکەی دەکەین. ئەگەر ناشەرعی تێدا بوو دەڵێن ئەوە ناشەرعی و بەشداری ناکەین، ئەگەر ناشەرعی تێدا نەبوو خۆشحاڵن وڵا لەو ڕۆژەدا عیسا لەدایک بووە، جا ئەوە هەر پێچەوانەی ئاینی شێوێنراوی نەسڕانیشە، چکەوان هەڵە عیسا کوڕی خوایە پاچی بۆ خوا. ئەجا کە عیسا لەدایک بوو بێ معناوە ئەی چۆن بەشێکە لە خوا کە نەسڕانیەکان دەڵێن سێ ئوقنوم هەن، ئوقنوم الأقانيم ثلاثة، سێ پێکێنەرەکان، الأب الابن الروح القدس، وەکو لە ئینجیلەکاندا وا هاتووە، زیاتر لە شەرحی ئینجیلەکاندا، بەڵام لە ئینجیلەکاندا ئەوە بە ڕاشکاوی نەهاتوو، من بە وردی دیڕاستەی پەیمانی کۆن و نوێم کردووە، بەڵام لە شەرحی ئینجیلەکاندا لەوێدا الشرح التطبيقي للكتاب المقدس، التفسير التطبيقي للكتاب المقدس لەوێدا مەسەن ئەوە دەکات. جا ئێمە هەر ئەوە کە عیسا لەدایک بووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، کەواتەوەیش وەکو باقی پێغەمبەران مرۆڤێک بوو، بەڵێ عیسا هەڵاوێردراوێکە لە نێو هەموو مرۆڤەکاندا کە بابی دیار نییە و بابی نییە، هەر دایکی هەیە، ئەویش بۆ ئەوە بوو کە خوا سوبحانەهو وتەعالە بە هەموو بەشەریەت بفەرموێ کە من دەتوانم مرۆڤێکی بخڵقێنم نەبابی هەبێ و نەدایکی هەبێ وەکو ئادەم و حەوا، یاخود دایکی هەبێ و بابی نەبێ وەکو عیسا، یاخود باب و دایکی هەبن وەکو باقی مرۆڤەکان. مامۆستا دەست خۆش بێ. جا ئەوە ئەگەر وەکو بۆنەیەکی نەسڕانیەکان بێ دەبێت تۆ دەبێت تەماشا بکەی، ئەگەر شتی وای تێدا گوترا شیرک بێ، کوفر بێ، شتی ناشەرعی بێ، بەتەکیدە تۆ لەوەدا بەشداری ناکەی. بەڵام ئەوە کە ئێمە خۆشحاڵ بین، خۆشحاڵی دەربڕین کە ساڵێکمان تەواو کرد، ئینشاڵڵا ساڵی ئایندەمان لە تەمەنماندا پڕبەرەکەتر دەبێ، یاخود خۆشحاڵ بین کە عیسا لەدایک بووە، جا خۆ تۆ دڵخۆش بۆی کە هەر کام لە پێغەمبەران لەدایک بوون شتێکی باشت کردووە. ڕاستە فەرمی مامۆستا، دەست خۆش بێتەوە وەکو ئەسڵ ڕوونت کردەوە، دەست ئەوە گوێبیست بووین کە ئەسڵ ڕەنگە بەشداریکردن تیا ڕەوا بێ، بەس یەک کێشەیە مامۆستا. ڕاستێکی ئەم بۆنەیە کە پێگوترێ سەری ساڵ دوو شتی باوا بڵێن تایە کە ئەندازەیەکی زۆر ئینسان کە سیرێکە لەوانەیە بچێتە بابی ئەوە کە حرامە و بەشداریکردن تیا باش نەبێ. ئەوژێکیانەوەیە کە تێکەڵی زۆری هەردوو جنسەکە بڵێن مێ و نێر، یا با بڵێن کوڕ و کچ، یا با بڵێن ینی ئافرەت و پیا و تێکەڵێکی زۆری تایە. دووەمیش خەمری تاخورێتە مامۆستا، ینی هێشتا باوە ینی لە سەر شەقامەکانی وەکو مەسەلەن بۆ من شارێک وەکو شاری سلێمانی هەتا گەنج ینی لەو ڕۆژەیە لەسەر شۆستە خەمری دانا و هەروەها مەشروبی داناوە و خەریکی خواردنەوەی ئەمەیە. ئەم دوو مەوزوعە وای لێ هاتووە کە مسڵمانانی لێ پرینجێتەوە. کاک پەیوەند جارێ من کەس هەر نادەم بەشداری بکاوە ئەوانە، بەس من دەڵ باسی ئەوە دەکەم لە ئەسڵی شەرعدا کە تۆ دڵخۆش بی پێغەمبەرێکی پایەبەرزی وەکو عیسا یا موسا یا ئیبراهیم ئەگەر مێژوەکەیان گریمان دیار بێ لەدایک بووە،
هەتوو هیچ ناشەرعی نەک پێم خۆشە پێغەمبەران لەدایک بوون و هاتوون ژیانی بەشەڕ ڕوونکەن بە وەحی بە نووری خوای پەروەردگار. ئەوە من وەکو ئەسڵەکە باز دەکەم، ئەمما ئێستا کە چۆن دەکرێن نەک هەر ئەوەندە، بەڵکو ئەگەرەوە بێت کە جارێ خاص بە ملی خواندا دەکەن یا هەندێک قسە دەکەن کە شیرکە و کوفرە بە تاکید نابێت نایە بەشداری بکەی. و بەڵام ئەسڵی شتێک کە ڕەوایە لە ئەسڵدا دوایی حرامی تێکەڵ دەکرێت پێشتر باسمان کە تۆ دەبێت حرامەکەی لەو لادانی فڕێ دەی ئەوە کایەکەیە دانەکەی دەمێنێت و لە ئەسڵدا ڕەوایە. یعنی وەکو گوتم خۆ ئێستا سەری ساڵی زاینی خەڵک هەمووی بۆ نایبەستێتەوە بە عیسا و عەلەیهی سەڵات وسەلام و بە ئاینی نەسڕانی و مەسیحیەتەوە، بەڵکو دڵ ساڵێکمان تەواو کردووە و وانە جا دوای لە خەڵک دەپرسن تۆ لە ماوەی ساڵی ڕابردوودا چۆنت هاتە بەرچاو؟ جا هەمووی دەڵێ وەڵی زۆر ساڵێکی ناخۆش بوو بە تایبەتی وەک باشووری کوردستان بەڕاستی ساڵێکی پڕمەینەتی بوو گرانی بوو ئاوا بوو ئاو ئەدی باشە پێت خۆش ساڵی ئایندە چۆن بێ. یعنی خەڵکەکە زیاتر لە ڕووی کاتەوە تەماشای ئەوە دەکا نەک لە ڕووی ئەوە کە نەسڕانیەکان دەیکەن. بێگومان ئێمە ئاینەکەمان ئیسلامە و ئیسلام هیچ ناحەقێکی تێدا نییە، بەڵام ئیسلام دەست و پێی ئێمەی نەبەستووە کە تۆ دەگەی بابایەکی نەسڕانی یعنی فەرزەن ئەوش پێی یاد و بۆنەیەکە بڵی کاکە ئەمنیش لەگەڵ تۆدا پێم خۆشە عیسا عەلەیهی سەڵات وسەلام لەدایک بووە، عیسا پێغەمبەری ئێمەشە، پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام بەڕازدانەری هەموو پێغەمبەرانی پێشخۆیەتی لەو چوارچێوە شەرعیەدا ئەتۆ دروستە هەڵس و کەوت و مامەڵەیەکت بێت ئەوانە، بەڵام لە شتی ناشەرعیدا ئەوە بریتێ لەو کای کە کەوتۆتە گەڵدانەکە دەبێت ئەمە لەگەڵ هیچ شتێکی ناشەرعی دانی جاهی ئەوان هی هەر قەومێکی دیکە هەر کەسێکە خۆ ڕەنگە خەڵکی دیکە هەبێ بۆنەی دیکەی هەبێ بۆنەی نەتەوەی هەیە نیشتیمانی هەیە تەماشای دەکەین. ئەسڵی قەزیەکە دەڵێن ڕەوایە، دوای تەماشا دەکەین چەندەی حەق تێدایە چەندەی ناحەق تێدایە. جا ئەگە خەڵک تێکەڵ دەبێ، ئەگە خەڵک شەراب دەخوا، ئەگە خەڵک قسەی خراپ دەکا، قسەی ناشەرعی دەکا، ئەوە هەموو ئەوانە ماڵی قەڵبن و سەر بە خاوەنیانن و ئێمە لە هیچ شتێکی ناحەقدا دروست نییە بەشدار بین. سپاس دەکەین مامۆستا ئەڵقەیشمانە شتارێکمان کۆتایی هات ئینشاءڵڵا لە ئەڵقەی داهاتووە درێژە بە بابەتەکەمانە دێن ئینشاءڵڵا. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم ئەڵقەیەمان تاکو بێ گەشتنەوەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێ.